ئەم کاتتان باش بەڕێزان لەم سێڵقەی دوایی لەگەڵ کاک چەتۆبەڕانەتی گوێمان لە چیرۆکی ئەو پۆلە پێشمەرگەی و کادرانەی حیزبی شیوعی لە ناو شاری هەولێر بوو کە بۆی خیانەتێکەوە خوێنی 15 کەس لەوانە دەرچوو. کاک چەتۆ باسی ئەجوای ئەو ڕۆژگاری کرد، پێشگرتنیان و پاشگرتنیان چی ڕوویدا، بەڵام هێشتا ئەوەی کە کاک چەتۆ گێڕایەوە تەواوی چیرۆکەکە نییە. بەشێکی تری لە قۆناغی پاش ئەوەی دەکەونە زیندان. ئەمڕۆ کاک یەحیا عوسمان لێرە میوانی ئەمەیە. کاک یەحیا لەو سێعڵقەی کاک چەتۆ زۆر جار ناوی هات، یەکێک بۆ لەوانەی کە لەگەڵم گروپە ناپاش ئەوان گیراوە، بەڵام هەمان کەیسە و لە ئەمنی عامی بەغدا پێکەوە بوون تا ڕۆژە چوونەتە محکەمەی سەورە و حکم دران. لە کۆی ئەم 15 کەس کە ئەو ڕۆژە حکم دراون تەنیا 4 کەسیان لە پەتی سێدارە دەرباز بوون. یەکیان کاک یەحیایە. کاک یەحیا بەخێر بێ. سەرچاو خۆشبی. کاک یەحیا، ئەمێ بزانم لە پاش سجن چی ڕوویدا، پاشەوەی کە گیران ئەم برادرانە چیان گوت لە ناو سجن؟ لە ناو سجن بەڵێ. بەس پێش ئەوەی بچینە سەرەوە بە جارێ پرسیاری ئەوە بکەم کە تۆ لە ڕێخستن ئیشت کە کردوایە؟ بەڵێ. یعنی تۆ مەبەستم وایە کە ئەمە جیا بکەینەوە، ئەو برادرانە پێشمەرگە بوون کاتەوە شار و هەندێکی شەبوون لە ڕێخستن ئیشیان. بەڵێ کادیر بوون، ئیش ڕێخستنیان دەکرد، بەڵام لەبەرەوەی هەندێکیان لە ماڵی ئێوە بوون، یعنی حەشارگەکە لە ماڵی ئێوە بوو. بەڵێ. یەکیان برای خۆت بوو. بەڵێ. تۆ ئیشت لەگەڵم گروپا کرد، ئەمە بە تەوجی حیزب بوویان هەر لەبەر برایەتی و بەوخوای ناڵە بەخۆم بلوەک و لەبەر برایەکەم و دەهاتنە ماری هاوکاروی دەکردن. ئیوان ئەو مەفرەزێ. تۆ چیت دەکرد؟ یعنی ئەو هاوکاریانە چی؟ ڕۆژە بوو نامەچیان دەدەمێت دانگولو ئەو فلان مالی ببە، یان ئیشە کارێک پێویستیان بوو ئەوم دەکرد. جاروە بوو ئەو کاتی حکومەت دەورەی گەڕەکەکانی دەگرت تەعەڕی دەکرد، مەسەر بمزانی بە معلوماتمێ برین. ئەمن مارم لە خانی مەعمەل نەسیری بوو، ئەویان تەعەڕی کرد بە ئاگادارم دەکردنەوە دانگو بڕۆ مەسەر لە گەڕەکەی بڕۆ فران ماری شوێنبان لۆدابین بکەن، دەماگواستنەوە لۆ گەڕەکە چیتکە. عەبدوڵڵا سارەی هەبوو، ئەم هەینێ سارەم نەبوو، ئیتر لەگەر عەبدوڵڵای بە سارەی دەماگواستنەوە لۆ گەڕەکە چیتکە. عەبدوڵڵا ئەوە بوو کە لە سێدارەدا گیرا و ئیعدام. بەڵێ لە سێدارەدا. بەس ئیشەکانی ئەوان بۆچی هاتبوونەوە ناو شار؟ کاک چەتۆ هەندێکی باس کرد، بەڵام بەڵێ ئەوان کە کاتی هاتبوونە ناو شار و کاتی براکوژی بوو لە منتیقەی ئەویان نەبوو بە عڕێتی خۆیان بسوڕێنەوە دەسەڵاتانە بچکو لەگەلێشان بسوڕابانەوە لەگەر برادرانی یەکێتی تووشی شەر دەبوون، هاتبوونە ناو شاری لە ناو شاری چالاکی بکەن. هیچ چالاکییان کرد لەو ماوەیە کە لە ناو تەبعاً چالاکیان کرد بوو. ئەدی ئەگەر چالاکیان نەکرد بە ئەوان ئەو حکمان نازانم بەسەر سپان بەس چالاکیان کرد بوو. لۆ نمونەیەک لەو چالاکیانە لە لای مەعمەل نەسیری ئەو لوقمەجە لە بن عەلەمەکیان دانابوو، گوتان زابد ئەمنەکچوو بوو کە خەبەرێن دەبوو عەریکان بوو، تەقیب بۆ لوقمەکە زابد ئەمنەکە کوژرا بوو، مرد بوو. کاری لەو جۆرە بوو. بەرێ کرد یارمەتیشان خردەکردەوە. مەسەل پیاوەکی دەورەمەند بە نامەیان بۆ دەنەردوەکو هاوکاری نەک بە زۆر لێ بستینن، هاوکاریان خردەکردەوە لۆ حیزب. بەس ئەمە ڕێخستن نەیدەتوانی ئەوانە بکە؟ بەرێوەڵە دەیتوانی بەس ئەوان دەکرد. نەخۆ بەرێوەڵە کادیرەکان دایانتوانی ئەو ئیشەی بکەن. بەرحاڵ کاک یەحیا، ناچینەوە سەر ئەو وردەکاریانێک کاک چەتۆ باسی کردووە. باسی ئەو ڕۆژاکەین کە ئەم پێشمەرگانە دوو سیاسەیە لەم ماڵ لەو ماڵ کۆیانەکەن و ئەم بن بۆ ئەو ماڵەی گەڕێکی حەیعەدالە، بۆی لەوێ ئیتر مەمۆ بیان کە بەو تەڵەیەوە کە بۆی نابوون. هەندێک لەمانە شەوی پێشتر لە ماڵی ئێوە بوون، وازم 3 کەسیان لە ماڵی ئێوە بوون، یعنی هەندێکیان لە ماڵی ئێوە بران بۆ ئەو شوێن. باسێکی ئەو ڕۆژەم بۆ بکە. تۆ لە ماڵ ئەو ڕۆژە برێن بینی مەغریب و عیشای بوو، بەس پێشتری ئامادەگاریان کرد بوو کە دەڕۆن ئەمڕۆ. ئێتر شەهید داوت
شهید سەرباز شهید عادل علا تەلەبەت کولیەی زراعی بوو لە کەرێکێ دەخیند ئەوانە لە ماری ئێمە بوون مەموو ئێوارە هات میوانی تشمانە بلۆن منە مامیا بە خوعافیکەنمە بابی شهید عادلی بوو ئەو لێ بوو شهید سوورە ئەویش ئەعدام کرا ئەویش لەوێن دەرێ بوو لە مارێمە جەماعەتێک لێ بوون ئێوارە مەموو هات تەکسێکی ڕاگرت لە دەرێ و گوتی وەرن بڕۆن ئێتر شهید سەرباز و شهید عادل و علا پێکوە مەموو سواریکردن داود نەچوو دکتۆرەکە بوو معاون تبی بوو مامۆستا عەبدولحەمید لە ئازادی بوو ئاگاداری داودیان کرد بۆ گوتیان وەرە لەگەر خۆت بێبەدێ ئیلتیحاق دەکە داودیش گوتی ئەمگۆ بڕۆن سەرباز دەگە مەمۆی ئەمن دەچمە ئازادی شەید سوورە بە لادەچە بوو بردیل و ئازادی گوتی لەوێن دەرێ ئەمن دکتۆرەکە لە خۆم مەموو مارەکەی پێگوت گوتی دەچمە فران شوێنی مەموو وەرە دوومان ئیتر ئەوانەی برد مەمۆ کە دەشی بر سیلاعەکانیان لە ناو گونیێنی کرد مەمۆ لە ناو گونێ کرد حتا لۆن منە ئەمن مامیا بە هاتی نەدەرێ بەڕێیان بکەین مەمۆ گوتی مێنە دەرێ گوتمە لە گوتی بە ئەو ساق تەکسی نەتان ناسی نەخۆ پیاوە چ خراپ بلۆ دوا ڕۆژ ئەوەتان بکاتن تووشی خەتەریاتەشە مێنە دەرێ نەهێر لە دەرکە ئەوشە بێنێ دەرێ ئەوەی بکەن ئیتر ئەوانەی بردبوونی لۆ ئای عەدالەی لەوێن دەرێ ساردی لۆ هینابوون گوتی چوینە مارەچی دانیشتن هەموو پێراوی ژن و مندار و ئەوەی دان درابوو عەلا سەد عائیلە لێیە لەوێ داش ساردیان لۆ هینابوون کە ساردیەکان خوات بۆەوە عەلا ئەو تەلەبەکەی کوردیەی گوت بێ هاوڕێیان ئەوە مخەدرە ئیتر ڕاپەڕی بوونە دەرێ شەید سەرباز و شەید عادل پراندا بە کراشکۆفەکان ناوگونێ بەس مەخزەنەکەی لەسەری تاقیمان لەخۆ نەبەسا بوو ئیتر دەرچ بوون کردبیانە تەقە سەرخانیەکانیان هەموو لێ گیرا بوو هەموو سەربانەکان گیرا بوو بووە تەقە لەوێن دەرێ گەڕەکەکە بوو پێیان دەگۆ ناچاری لە لای ڕۆژهەلاتی ئای عەدالەی بوو شەید عادل لۆ لاچی بوو شەید سەربازی لۆ زادێ کۆنی کەرکوچێ لای دار و بار و ئاسنەکەی شەڕیان کردبوو سەربانەکانیان لێ گیرا بوو عەریف ئەمنێکیان کوشت بوو ئەوانی شۆ دووچیان شەهید ببوون عەلاش چوو بۆ ماڵەکی هەرات بگوتی چوومە ماڵە گۆ زمانی خۆی عەلا لۆ منی جێراوە گوتی چوومە ماڵەکی گوتی ڕەسەن دەرکە عەوشاکرە بۆ گوتی نەچوومە ژوێ ڕاست بە سەخانی کەتم بە قادرمێ دیارە مارەکەتان گوتی لەوێن دە ڕاست لە خۆ چوویمە ئاگەم لە خۆنمە مارەکە ڕەسەن دەیبەن لە بۆ خەستەخانەی جەمهوری گوتی لە خەستەخانەی لەوێن دەرێ دەرزیان لێدام گوتی بەخواتمە گوتی مەمۆ لەگە ئەمنێکی بوو گوتی ئەوە هەوە ئەوی هەراتێ عەلاشان لەوێ گرتە بوو هینابیان ئەو چاریان ئەوا بوو لەدا چوو بۆ دوو شەهید داودی شەهید داود گوتی ئەوەم هینا مامۆستا عەبدولحەمید و لە ئازادی هات بنە سەدادێ کەرکوچێ گوتی گەیشتینە نەگەشت بمە سەدای گوتی مەمۆ گوتی داود دەمانچەکەم نادێ تەمەشاکەم گوتی ئەمنیش پێم گوتی مەمۆ چەکم دەکەی گوتی عیبە داودە و قسانە دەکەی وەڵا گوتی ئەمنیش دەگەم ناو دەمانچەکەی دەری ناو دەمانچەکەم دادەست گوتی گەیشتمە سەدادێ کەرکوچێ بینایەکە بوو پێیان وەزارەتی داخلی بۆ قەدیم لە ئازادی گوتی تەکسیەکە بە سەریع دەڕۆ گوتی تەمەشام کرد کراو سۆرەکان لیوە عەرە جەمهوری ڕاوەستامون گوتم کورە مەمۆ مەفرەزەیە گوتی عەتا منە قسانە بکرد گوتی سارەکە سەریعتر ڕۆی گوتی ڕاست لەناو مەفرەزەکەی ڕایگرت مەموو ساق کە گوت خۆیان فرێدا قەمسەریان بەسە سەری خۆیان دادا گوتی وەڵا ئەمنیش لەگە مامۆستا عەبدولحەمید گوتی بزلو لە کراشکۆ بلۆماتە ناو سارێ سەلم نەفسەک گوتی وەڵا ئێچم پێ نییە گوتی ڕاست تەسمیل بووم داود گوتی ئەمان هینە خوارێ کەلەمچان لە دەستی کردم و جادەکەیە لەسەر ڕێکەرکوچێ لۆ نەقلیات لادەدا لۆ گەرازی بەغدا و ئەوەی گوتی لەوێ تەکسێک ڕاوەستا بقوونی هەردرابەوە گوتی ئەمنیان بردەکەن تەکسەکەی گوتی مەیتی شەید سەربازی لەنەو تەکسەکەی درێژ کرابوو داود گوتی بەمنی گو ئەمنە گوتیەوەی دەناسی گوتی ئەمنیش گوتم بەرێوە سەربازە گوتی ئەمنیشان لەگەروی درێژ کرد کە لەم لە دەستی و لەناو سندوق قەمەرەکەی و قەپاتیان کرد ڕاست گوتی ڕۆژێتی نازانم گوتی لۆ طبعا ئەمنی شیمالی بوو چکۆ قەزەکە لە ئەمنی شیمالی بوو گوتی لەوێن دەرێژ هەر ڕاست شەوێ بردبوونیان لە بۆ بەغدایە لە بۆ ئەمنی عامەی عینی ڕۆژ بردبوونیان هەر شەوێ بردبوونیان ڕایان نەگربوون چکو جەماعەتێش کەش تەمان پێم گوتی ئەوان دە لە سەر 11 ئەوانیش گیرابوون مەفرەزەکەی بەڕانەتی ئەوەی بەڕانەتی پێش ئەوان بەرێ پێشوە 11 شەهید داود و عەباس و بڕیاروانیان برد
دەی یازدا شەید سەرباز و کوڕیم ئەوڵا ڕابی شەید دڵشاد و شەهید دلۆڤان و ئەوانەیان بردبوو. ئەوان شەر بە هەمان شێوە ئەوان بە هەمان شێوە ئەوان نەهات بوون عەدالەی چوو بوون زاوایەکی مەمۆی هەیە ناوی خەتابە ماریان لە کوران بوو چوو بوونە ماریوان گوتی چوونە وێندەرە لە وێندەرە ئەوانیان گرت بوو. یعنی ئەمە هەمووی لە ناو یەک ماڵ نەگیرە آخر سێ هاوڕێت کەشمان شەهید فکرەت فەهد ئەلیاس زوهێر بەهنام عارەبەک و دوو مەسیح بوون ئەوانە ڕەشۆ بردبوونی ئەوانە دیل بوون لە لای یەکێتی کاتی خۆی لە شەڕی گیرا بوون گوتی هاتبوونە لەوێ هاتبوونە گوندی سەیدان بەریان دابوون یەکێتی ئیتر بەریان دابوون هاتبوونە سەیدان دیارە لە ڕێ تەنزیمات و هاوڕێیان خەبەریان نردبوو هەولێرە بێنەوە ناو هەولێرە بێن بەگەر هاوڕێیان کەون لە گەرەوان بڕۆن ڕەشۆی برای مەمۆی جێ بەچە بوو چوو بە دویان گوتی ڕەشۆ هێوارێ ئەمەی هینە مارە خۆیان ماریان لە تەیراوەی بوو گوتی خۆمان ششت و مریشتی لەسەر بڕینانمان خوارد و وەڵا گوتی بینی مەغریب و عیشای گوتی سوار بن گوتی هاتین لە تەیراوە لەسە 6 مەتری گوتی ئەو مەفرەزەی تەواری هەیە دانرا بوو گوتی گوتمان کورە ڕەشەوە مەفرەزەیە گوتی خەمتان نەبیژنەوە گوتی بەناو مەفرەزەکەیدا ڕۆیشتین گوتی ڕاست ئەمەی برد تەبعەن ڕاستە عەلاوفی ئەوە زوهێر خەرچی عەنکاوی بەشا بەس گوتی نەمازانی ئێرە دائیرەی ئەمنە گوتی ئەمەی برد لەناو عەوشەی دائیرەی ئەمن ڕایگرت بێچە چیش بوون گوتی لە عەوشەی دائیرەی ئەمن ڕایگرت ئەوانیشان لەوێ گرت ئەوە ئەمنی شیمالی کەواتە ئێستا ئەمە 17 کەس لە ماوەی 2 ڕۆژە گیران بەرێ ئەوەش مەفرەزەکەی بەڕانەتی 11 ئەوانی مەفرەزەکەی شەید عەباسیش 11 جا لەوەی شەید عەباس و ئەوانە بوو کە ئیتر ئەم تەقە و شتانە کرا لە ئیسەر بازوان عەباس و بڕیاری پێشترێ بردبوو پێشترێ بڕیار لە سەدچکو و عەباسمان ئەمە هەر نەدی دێسات بڕیارم دیت برای چەتۆی گوتی هاتین مەمۆ گوتی دەچین عەدالەی ئیشم هەیە بڕیار گوتی گوتم کاکات و بەمەد گوت دەتان بەمە تەیراوەی لۆ دەمان بە عەدالەی ئەمن ببە ماری یەحیای کن داودی ئەم مارم لە خانی مەعمەلە سێتی بوو گوتی شەید عەباس گوتی کورە مارت کە ئەوە نەبی دیارەت ئیشی هەیە مەمۆ با لەگەری بچین عەتاوی وەڵا بڕیار گوتی ئەمنیش گوتم مادام عەباس وە دەرێ با بچین گوتی چوون لەوێ دانیشتین و بڕیار گوتی ساردیان لۆ هیناین گوتی ساردیەکەمان خواردەوە بڕیار گوتی عەباس بەرامبەرێدان گوتی عەباس لە پێشە من بەربەوە دەوی لە ئاردی سەقی بە دەرمانەکە بڕیار گوتی ئەمنیش دەمانچەم پێ بوو دەستم لۆ تەنگەم بردەماچکە دەرێنم گوتی ئەو فەندێک قاتی زەیتونیەکان لەبەر بوو تەبعەن ئەمن بووە گوتی خۆی بەسەر دادام دەمانچەکە لەناو دەستی دەرێنە گوتی دەچێ بارزان گوتی بە عەرەبی پێگوتم گوتی دەچێ بارزان گوتی هەر ئەوەندە قسەم جێرێ بوو ئیتر لە ئەمنی عامەی خۆی دیت بووە گوتی ئاگام لە خۆ نما بوو کەواتە من ڕاستەکەی وا تێگەیشتم کە ئەم 17 کەسە هەمویان کۆکراونەوە لە یەک ماڵ و ناوەز بە بردننی ناوەڵڵا داود لە سدن دەگوت بەس لەگە سەربازی بچوو بامایە وەلو قسەکەم گەلە گۆنیە برای خۆمە ڕنگ بۆ برێن بەس چکو زابت ئەمنەکە دەگو هەموو هەولێر دەرێ دانگۆ داود سەرباز دەگو وەچی مشتی ئەنگۆمان گرت ئەدی ئەگە پێکەوە بانانە بەس دوو سێ پێکەوەی بردن ئەم بیپسیە دەرمانیان تێکرد بەرێ دەرمانیان تێکرد بە تایبەتیە بێ لە شوێنێک وەڵایی داگۆت لە کەرکوچێ لە مەعمەل بیپسی کەرکوچێ ئەوە یعنی برێن مەزدەرێکی ڕئیسینە بەزاوان بزگوتان لەوێن دەرێ هات بوو چکۆ عملیەکە لە بەغدا هات بوو لیوە عەرە جەمهوریان هینا بوو عملیەکەی ئەمنی هەولێر نەبووە نا ئەمنی شیمالی بوو لەگەر ئەمنی عامەی بەغدایە پەیوەندیانە بووە ئیشەکەیان کردو کاک یەحیا ئەمە هەر هەمویان بە یەک ڕۆژ گواسترا بوونەوە بۆ ئەمنی عام هەموو گوتی 2 سەیارە بوون ئەو سیارە سەلازەکانە نەسبەکان گوتی 2 سیارە بوون بەو 2 سیارە هەمومانە لۆ ئەمنی عامەی بەغدایە هینە ئەی ئێوە چۆن نەتانزانی کە تەقە بووە 3-4 کەس زانیمان کە ئەوە شەید عەباس بەهۆی دەرمانەکەەوە هەر ناو ژوورەکە بەرێ شەید بوو سیانیش بە تەقە و دوانیان بە تەقە و ئەوانەوەی بەرێ تەقەی زۆر کرا بوو نارم ئێوە نەتانزانی نەمازانی بەس بەیانەکەی زوو
هاوڕێ کاتەمارێمە گوتی ئەو شو حیزبی شوعی لە عەدالەی تووشی ئەوەی بووینە کەمینی ئیتر ئەمن بە پەلان کەتم بگەڕێمەوەکەم مامۆستا ڕەوەند یادێ بەخێر ئارامی برام و کۆچەرەوانە کادێر بوون گوتیانە دانیشە لە جێ خۆت لۆوە دەکەی ئەوانە ڕۆیشتینە ئەوان نەبووینە شوعی نەبووینە کورە گوتم دەرێن شوعی بنە گوتی شوعی نەبووینە لێگەڕان وەڵا کاکە لۆ سبەینی هەر دەنگۆیەکە برا بووە وەڵا ئەمن و محەممەدی برای ئەبوو ڕاستی لەگە مام ئەمەدی بابی چەتۆی ڕۆشتی چون ئەوانە کات خۆی کە دەڕۆشتن دەپەرنەوە لە منتقی بلێ بازان و ڕێزان بە بێخمەی دەپەڕینەوە لێ بەلەمەکە تۆڕەوانەکە بەلەمانەکە دەیناسین چون گوتی ئەمن ئەوانە دەناسم نەهاتینە هاوڕێ بێرەدا نەهاتینە گەڕاینەوە هاتینەوە مەمۆ وەڵا ڕۆژ بەس دوو ڕۆژ هاتە مارێمە ئەم مارم لە نەسید بوو گوتم من بۆ چر لەوانەکە دە تو گوتت چوینە بازان لەوێن دەرێنینە ئەوە دەرێ نەهاتینە گوتی کاکە ڕاست پێ برێم گوتم بەرێ گوتوانە بەگە بەهادی نووری کەتینە بەهادی نووری وەزم تازە بەهادی نووری لە حیزبی شوعی جیاب بووە لە قەرەداغ بوو وەڵا ڕۆژێک ئەمنوو چەتۆ ئیتر بە هاوڕێیانشمان گۆ بەکادیرەکان بە مامۆستا ڕەوەند و کۆچەر و گوتمان دەرێ لەوێ گوتی بڕۆن ئەمنوو چەتۆ ڕێماگە ڕۆشتین چوینە قەرەداغ لەوێن دەرێ گوندە بوو تەچیە چوینە تەچێ لە تەچێش لە دەشتێ بوو لە ئەشکەف تەچی بوو بەهادی نووری ئەشکەوتێک بە چیاکەوە شتی تەچ چوین بەهادی نووری لێ بوو چوینەکەنی شەوێ لەکنی شمانەوە مۆزوعەکەمان لێجەڕە گوتی هاوڕێ بەداخەوە ئەوانە تەسمیلی حکومەتی کراینە گوتی چۆن دەیزانی یان یعنی دەزانی لە مۆزوعەکەی دەیزانی مەمۆی ئەوەی دەکرد چکو گوتی مەمۆ پیاوی باش نییە مەمۆ پیاوی ئەمن بووە وەریان گرت بووە جەماعەتێک لە ناو حیزب گوتەوانە تەسمیل کرانە نەهاتی نەکنەمە وەڵا ئیتر لەوێن دەرێژ گەڕاینەوە هاتینەوە چوومەوە کرد مەمۆی ماری مەمۆی لە ئیسکان بوو چوم مەمۆ لە مارێن قسانەی بەهادی نووری چۆ مێشکت کە ئەو تەسلیمی کردوون یان هێشتا ناڵە نەچۆ مێشکم چکۆگە بچوو باما مێشکم نەدەبا دیسان بچمەوە بم نەدەچوومە سوورداش و ڕەوانی سووداش کردم دەبا لە معاوەلەی ئەوەی بکەین بیکوژین بەس ڕاستی ئەمە هەر دەمان گوت زەحمەتە مەمۆ ئیشی وها بکە تۆ لە کێوە لە ناو کە ڕێخستن بووی ڕێخستنی حیزبی وەڵا لە 73 ئابوونەم دەدا مام ئەوڵا عازی کادیری حیزبی شوعی بوو برای مەلا نەفتەی ئەم مەمۆیە لە 1970 و 1970 و نازم کەی بەس لە 1970 ئەوە کە بەرێ لە عفتایەکان کە حیزبی شوعی جەبهەی هەبوو لە دوایەکە دەرکەوت کە پەیوەندی خەرچی بەگرتندا بوو خەڵکیشی بەگرتندا ئەدی لە ناو حیزب خەرچی بەگرتندا بوو لە بە هەندێک حیزب تەسبیح گوتان هاوڕێیەکی ژنی عارەب بوو ئەوی چەس ئیخباری لەوی کرد بوو لە چەند کەسێتکە ئەوە هەموو معلوماتی حیزب بوو کە ئەمەمە ئەو ئیشانەیە کرد بوو ئێوەش ئەوەتان نەزانی طبعا ئەوجا ئەگە زانی بیشم بەنسبەتەم نیست بەس دەبا ئەو قیادەی ئەو حیزبەی لۆ نمونە ئەبوو حکمەت مەسئولی قاتعی ئەو لێرە بوو دەبا ئەو بزانی شەیدکانەبی کورە و کادیرانە ها طبعا کادیر دەبی لە پێشمەرگە چەکدارەکەی ڕۆشن بیر و زیرەکتر بیوەنیە کادیرەکانیش ئەدەوانە زانانی بەس ئەوەی خزمایەتی زیاتر تەعسیری کرد مەمۆ برێن عەشیرەتمان بوو خزمەکە وەڵا شەید عەباس عەشیرەتی بیش نەبوو پشتگیری لێ کرد بوو ئەو جەماعەتەی کە جیران هەموو پشتگیریان لە مەمۆی کرد بوو گوتیان مەمۆی وەرگرنەوە یعنی ئەو گومانیان لە مەمۆی نەبوو کە مەمۆ ئەو ئیشیان لەگەر دەکە نەخۆ بەرێوەڵا پێش ئەی مەمۆ مەسئول بوو لەناو ئەندامی وەبزان معەلی بوو لەناو حیزبی شوعی ڕەوانی اتحاد سۆڤیەتیان کرد بوو لۆ دەورەی مەمۆیان هەر ئەوە بە پێشمەرگە وەرگرت بووە نەک وەکو ئەندامەشی حیزب طبعا ئەو کابرا دەبا ئەگەر تۆزێک ئەوە بێ ڕنگ بێ و کابرا فکر بکات تۆرەی خۆی بکاتەوە ئینتقام وەرگریوە نیە ئەو ڕۆ مەسئول بی و بە پێشمەرگەی ئەوە وەری بگرنەوە بەڵام هیچ ئەو گومان و شتانەمان لێ نەکرد ئێستا ئەوە مشکلە نییە پەیوەندی برادایەتی هەبوو لەگەڵ ئەو برادرانی تر بەڵام وەختێک کە ئیتر پێتان دەڵێ چوون بۆ لای جەماعەت چوون بۆ لای بێخمە چوونە بەهادی نووری ئێوە چوون بۆ لای بەهادی نووری وتیوانیە و ئەوە بۆ تەسمیل کران هەتا کاکشەتۆڵێ پێم گوتم دەچم دەیکوژم وتی بڕۆ بیکوژە بۆیکو حتا ئەو های بەمە گوت
بەهادی نووریەکێتی لە منتیقەی بوون گوتی بیکوژن بڕۆن شێخ جەعفەر لە منتیقەیە کوڕی پلکمە پەیوەندی بەوێوە بکەن برێن ئێمە بەهادی نووری ئێمە ڕەوانی لای ئێوە کردە گوتی ترسی ڕێگەتان نەبی ئەوای پێگوتی ئارێوەڵە بەهادی نووری ئەوای گوت سەر ڕای ئەوەش دوای هێشتا ئاچن بۆ لای یەکێتی سۆرانی دوای ئەوەش ئەمن نارێم چوومە مارێ مەمووی ماریان لە ئازادی بوو گوتم چیژۆ خوشی کانەبی بوو خێزانی مەمە بوو گوتم مەمۆ ئەمنی ڕەوانی ئەوەندە جێی کرد نەبوو وەڵا گوتی لێرە بە لە مارێوان بووم ئەمنی لە زۆرەش کرد دەرکە لە سەکلیلدام تا مەغریبی وەڵا مەغریبی بووە ئارێوەڵە پاش مەغریبێ دەرکەی کردەوە عەبای بەسە سەرێ خۆی دادا گوتە من وەرە وەڵا هاتین لە ئیسکان لەسە دەعدێ تەکسێک ڕاگرت و ڕاست سارمی چوینە تەیراوەی گوتم مەمۆ گوتی کاکە ڕاست پێ برێم گوتم ئەرێوەڵە مەموو ئەدێت و چەندەر گوت کاکە یەکێتی ئەوانەی سزن کردیان یەکێتی گرتنیت وەڵا ڕاست لێم داستام یەکێتیانێ مفۆزاتیا بوو لەگە حکومەت چوومە سوورداش ملازم عومەر مەسوول عەسکەری بوو چوومەکنی گوتی بەداخەوە گوتی ئەوانە لە کنەمە نینە لەبەر ئەوەی هەر سەرتیپەک هەر ئامێرکردەک ئەوانەی گرتبی یەکێتی نیە لەبەرەوەی بەبێ ئاگاداری مەبووە ئەوانە لای ئێمە نیە خوا دەزانی ئەویش گوتی ئەوانە تەسمیل کراینە ئێتر هەر هاتینەوە ئەو زاوەچینە ڕاست ئاخر جار گوتم مەمۆ ئەتو چ بوو ئەوە دەکەی وەڵا چوومەوە تەیراوە شەو بوو چەتۆش هادەوان لە 100 جەعدەی 6 مەتری ڕاوەسا بوون چاوەڕێی منیان دەکرد مەمۆ شەوێ هاتەوە کراشکۆفەکی بە قۆنداغشی پێ بوو ئەوە دەوریمان جێ کرد بوو هەموو قەلبی خۆی بەقوڕ کرد بوو گوتی کورە جێبەکەمان لە منتیقەی بەڕانەتی لە قوڕە عاسێ بوو ئەو خۆی بەشۆش بەڵەداچ گوتم ئەرێ مەمۆ ئەمنە ناردە بێخمەی ئەمنە ناردە کن بەعادی نووری ئەمنە ناردە سوورداش ئەوانە چلێ کردیا بەس ڕاستیەکەی وەکو ئەوە کاتە قەلبم چستێک برێم مەمۆ شتەکە گوتم کاکە مەمۆ ئەتوو ئەمن داودم پێ برێ لە چێ حەقم لەوانت کە نییە گوتی نالۆ حەقت نییە دەت بەمەکنیان بەیانی وەرە دەت بەمەکەن هەمیان گوتم نام بەس براکەی خۆم گوتی دەباتە شۆ ینی ئەو نازانم گوت دەت بەمەکنیان وەڵا ئەم نیشاتمەوە کە عادیرەکان لە مارێمە بوون چاوەڕێ منیان دەکرد لە مەعمە نەسیدی بمارم هاوڕێ سالار ئەوە یادام کرا مامۆستا گۆران بوو شەید پێشڕەو بوو شەید کۆچەر بوو مامۆستا ڕەوەند ئارام برام هەموو دانیشتە بوون گوتمەوە مەمۆ گوتی تێمە سبەی وەرە دەت بەمەکنیان وەڵا شەید کۆچە 300 دیناریشی دامێ گوتەوە بدە هاوڕێیان مامیا بە ئیدی ئەو برادرانە ئێوەش هێشتا هەر باوەڕێن وا بوو کە فعلا ئارێ وەڵا ئارێڵە یعنی قسەکەی کە دەجەرمەوە ئیتر زەرەری خۆم بی و قازانجم بی و زەرەری حیزب قازان دەبێ ڕاستیەکەی بەتوو برێم ئەوان ڕاست 300 دیناریشی دامێ و مامیا بە و هەمزەی کوڕی عەوڵاڕابی تەکسێکیە بوو بەوانیشان گوتان ئەنگۆ دەچن مراقەبەی یەحیای دەکەن دوور بە دووری بزانن مەمۆی عێد بچ حتا شەید کۆچە جارشکە گیرا بوو بەربوو کورە گوتی هەر شتێکیان دایە نەخۆی گوتی نەخۆ مەمۆ شتەکە داتێت چیان دایە چایە ئاو یان پرتەقەلان شتێک هیچ نەخۆی گوتم باشە بەسەرچە وەڵا ئیتر مارم لە مەعمە نەسیدی بوو ماری برێن باب مشم لە گوندی بوون لە گردە ڕەشەی بوون داکەم لەبەر ئەو مەسەلەی داودێ هەر دەهات گەلە شەو دەماوە لەکرە من سبەی نێزوو مەلابانگدانی هەستم گوتی کورە کوڕم ئەو شۆخەونم دیتە قوڕت بە سەری مەڕۆ گوتم کچێدایە چ هەیە مەموکو ئەوەی لەگەرە من دەکە ینی ئەوانەوە دەبستگە وەڵا ڕاست هاتم لە شوقەکانی ئیسکان هەیە ئێستا شوقەیە شوقە قەدیمەکان لە لێوی زەعدێ ڕاوەستام مامیا بە و هەمزەش تقریبا کیلۆمەترێک لەو لای من ڕاوەستا بوون مراقەبێ منیان دەکرد تەکسێک بە پێشم داڕەت بوو کابراک سەفێکی سپی لەم لی بوو ئەمن گوتمەوە مەمۆیە لەدا گوتم باباگە مەمۆ بە هەر لە دری خۆم گوتم مەوعیدم لە گەریە ڕای دەگەن مەزانە ئەمنی بە ئەمنەکان نیشاندا بوو ئێتر سارەکە ڕۆی بە فکری خۆم لە فلکەی سێتاقان ڕێبی مەمۆی دانابی وەڵا سوڕاوە هاتەوە لە پێشم ڕایگرت ئەمنێک لە پێشەوە کراشکۆفەچ مزەلی پێ بوو لۆی ڕاگرتم کە لۆی ڕاگرتم بە عارەبی گوتێت تو یەحیای ئەویت کە ڕاست لە پشتۆ خۆی فرێدا یەکە ڕاضی بوو قۆری گرتم وەڵا ڕاست قۆری بادام و ئەویت کە شاتە خوارە کەلەم چیان لەدەست کردم ئەمنیان لەم پێ خۆدێش کرد گوتەوە چ دەکرد لێرە
قوتم عمر عسن مستشار بو ماريانا إسكان بو قوتم عمر برادر مودسو مكن عمري قوتي أتو زونش بيدام قوتي أتو موعد لقا مموي هبو ليرا ولا اتر سعرك الدروي بوس بيني أمنيش سيد كوتر عم زاري دي قلت كوري يحيى أقد تشتاق لنا ودس الجيرة أو إيتوا بلام هر احتراف نكي هر دت كوجن أو زي احترام ما كذا يقول اتر عردم وخوايا تشتاق ملدني احترام كم احترامنا كم اتر أمني أمبر تساهم بسرا بو دار بقصان لك قلت والشبكة عز بشعينا كشف بينا اتر عتائي وارا بدين أوروج ليه ما موس بين زو عتائي وارا ده أمني شماليا أمني هولير والله أمني شمالي بو نم زاني متساهم بس كبر بين زاني من أمني شمالية زتولي جماعة خوتان النبيني بدا سزن لا أمني إيرا نا أوان جيرابون أوان دومان بو بغداد بري بردابون أوان أوشوي جيران هذا أما رون كينو تو أما كباسيكي چنك باش قرتني أوان تو جيري مانجك بوان بري أنا مانجك عبد الله جيرا بيشي من عبد الله شام بيشي من قد أوزا سكول سن للريوة شلو بغداد بري عبد الله قلت من إيكا أمن جيرام أتلوسي نرويشتي أتو زانيت كعبد الله جيرا بري نما ذا جيرا قلت ما بزربو عبد الله آموزا شبنا إمام عثمان نما ياخد عافيكا لقر ماري وابزم أسعد أغي هرشي بو أسعد شيتين بو علاقتي هبو أوان لنا وحكمتي دستيان دروي زماني السدامي لقر وان تشوبو لأمن واساكر بقول بان نجيرا لكنمانية أوا لا دكشان طبعا ديار العوشاء مش شارديتو لا دكشان بردبو سعرك شان بردبي عبد الله قلت يعني لكنمانيا يعني اون دي واسطة كاري عبد الله بيسرشون بو قلت يعني أمن قلت يعني لكنمانيا أو تشان بيشتو جيرا بو عبد الله تقريبا دوازدرش بيش من جيرا أنت تولي بينيت ولا أمن وايا أو لا عبد الله بله بري وشيلو بغداد بلقى عبد الله بيكو بن لدواش كقوشتنا أمني عمي سكو أو زابد أمنك بمني قد وشبر بين عمر عسن قلت نمد زاني شو قلت ناوي شاكرها كوري مختاري قوير الرائد شاكر قلت من عبد الله دناسي قلت منا أمن ديويقو قلت مناي ناسم لدوا وشي لأمني عمي بغداد دانشتين أمنو عبد الله برانبر يقول قلت من السلامي ليبك عبد الله أمني قلت مسوني كاكا قلت مع عبد الله قلت ها دريناي ناسم قلت سيدة من نمزانة لقوا عبد الله عبد الله أو خزم برادر منيه قلت خزم مو بس علاقاتي برادراتي ملقرينية بس خزم مع عبد الله أوام اتر بس طبعا كدينا سموزوعة كي تشتكان عمي كشفوا في شيء بقصانا ذا يو دستكان كشفوا بري لأمني هولير هيش تحقيقي كان لقل تو عبد الله كرت لقر عبد الله بطني طبعا تحقيق كان لقى كده بس لقر من سكو بيكو نجيران بس أورجك أمام بلو بغداد بيكو بين لغرفة انفرادي بين وشي لباز انتفاضي زاني من لزادي ألبان للركنكي آسايش ابنك عمو لبن عاردي غرفة انفرادية يق نفر وذما مرة أولا عمو غرفة عموز انفرادي زي الزمين توليوي بري تحقيق لتوكرا لو بري أمن انهواري قاسكر أبنك نازانم إتساعتان بو بس شو طبعا ديارة باز مغرب وساوم بسرا بو كلام سجد بستوى دسم أمنك قوتي يحيى أما أتمان نقرتيا أما أتمان هنا عندك بسيار اللي ذاكينو أم لما عملنا سيدينا إيشم ذاكر قوتي أتكون رباشي وعندك بسيار اللي ذاكين راس ما بيبري قوتم بري قوتي تسن براتيا قوتم يك قوتي ناوي سيا قوتم ناوي آرامو چیا قوتم پیشمرگه قوت پیشمرگه چیه قوتم نازانم قوتی نازانی قوتم مدزان پیشمرگه شوعیه برایت کن نیه قوتم نخیر اما دیلی برسم قوتم برام نیه والله تاريخ حياتي داودي برام يخين دوا لمن داري رعام يخين دو أو يكل قوتي ويا قوتم بري ويا قوتي لو دري يك برام هيا قوتم الله سيدي ترسام قوتم بريم دو برام هيا وهو مخرب النخو بمكشن قوتي لا بالعكس خركي السيبرا بابي مخرب وهاو بس
هاوکاریەکمان بکە گوتم بەرێ گوتی ئارام و ڕەوەند و کۆچەرمان پێ برێ لە شوێنە گوتم نازانم هەر گوتم نازانم ئیتر کە گوتم نازانم ئەوەم ئینکاریم کرد تەعزیبیاندام فەلاقەیان کردم لێیاندام بین حتا بنی پێم سڕە بوو پیاسان پێ دەکردم ئەو جارە سەرن و هەر لە بینی خوانیەکە چەندە گوت لێ مەدەن ئاعتراف دەکاتن ئاعتراف دەکەی دەمگوت بەرێ چی ڕاستە دەرم ئێدانگو بری ئەخدم گو خۆ بوختان بە خەرچی ناکەم چ دەگو ئەوانەما پێ برێ یعنی زۆر تەرکیزیان ئێستا ئەو سێ کەسێکە هەر گوتم ئەمن ئەو سێ کەسە لە ڕێخستن بوون بەرێ کادیر بوون وەڵا ئاخر شت کاو یەحیەوە سێ برابوون وایە بەرێ ئەوە شەی داود گیرا لەگەڵ ئەو گروپە تۆ ژیرای ئارام مابوو بگیرێ ئارام مابوو لە هەولێرە بەرێ کادیر بوو نەگیرا بۆ وەختی آخر ئەو هێشتا هەر لە هەولێر بوو بەرێ هەر لە هەولێر بوو آخر چرت زابد ئەمنەکە گوتە من ئەتوو ئارامن نەدیتێ گوتم نا گوتی ئەتوو دوونێ ئێوارێ لەگە ئارامی دانیشت بووی وەڵا ڕسمی ئارامی پێ پیشاندام لەگە مامۆستا ڕەوەندی گوتی ئەوە تا ئارام وەزنی 5 کیلۆ نابی گوتی ئەمە نامانەوێ بیان کوژین دەمانەوێت بەدەستی بگرین نەخۆ دەمان کوشتنەوە تا ڕسممان گرتینە لە کۆرانێ ئەو داوەچی بەر بووم بەو داش بە ئارام گوتی ڕاستە ڕۆژێک لە ئازادی دەڕۆشین ئازادی لای مەعرەزان گوتی ئەمنو مامۆستا ڕەوەندی شەو گوتی تڕبێرێک لە دوومان بوو لەو کۆران و ئەو کۆران مراقەبەی دەکردین هەینێ دیارە گوتی ڕسمەکانیان گرتینە ئەمن کە شتەکان بە پێشێک نێخم داکم ماتەمادە پێش بوو گوتم کچی ئارام ڕسمی گیرایە ڕسمیان گرتیا دەیکوژن بە قورعان دەیگرن برێ بڕوە ئەمە لە دوای ئەوەی کە گەشتە ئەبوو غرێب بەرێ دوای دێنێ سەرباسی ئەبوو غرێب بەس ئیتر ئەم برایی تۆ هەر نەڕۆژ لە هەولێر هەر لە هەولێرە هەر سێکە مامۆستا ڕەوەند و ئارام و کۆچەر شەهید پێشڕە و ئەم خەڵکە هەموو گیران ئەوانە بۆچین لە هەولێر هەر لە هەولێرمانەوە شەهید پێشڕە و براکی لەگەرەمە گیرا بەخۆشی نەڕۆی دەچووە مارەشی مارەکە مەمۆش پێ دەزانی عەلا کولی حال ئێستا ئەمنوت و هاوڕێیەچین کێشەکمان دەکەوتە بینێ ئەتوو دەزانی ئەم دەسمە چ مارەچێ کە کێشەمان کەوتە بینێ دەبی ئەمن تۆزەک فکرم ئەو ماڵەی نەچمەوە ئەو شوێنەی لەبەرەوە شوێنەکەم پێ دەزانی وەنیە نابی بسمەوە شەهید پێشڕە ماڵەکە بوو ماری عوسمانە سووری ئیدی قزدەری بوون لە عای عومال بوو مەمۆ دەزانی شەهید پێشڕە دەستەوێ عینە چوو بۆ ئەو ماری لەو ماری دائیرە ئەمن دەورەیان گرت و کوشتیان نەگیرا ئەو شەهید پێشڕە بەدی کوشتیان بەدەستی شەڕی کرد لە تڕمبێریشیان یەخست بوو بەزادە ئەلمان گوتە عەتەنوێ کوران لەدا گوتان مدیر ئەمن گوت بیلوە سمعەی ئێمە باش نییە بیهاوێنە قوونی پیکابی لە دوو خۆتان نەخۆ گوتێ لە سارە لە دوو خۆیان ڕاکێشام ئارێوەڵە ئەرێوەڵە شەهید پێشڕەیان لە دوو خۆیان ڕاکێشام ئیتر بڵێ مەمۆ هەموو ئەم حەشارگانەی ئەزانی بەرێ ئارێوەڵی بەس هەندێک شوێن هەبوو کە کادیرەکان برێن ئارام و ڕەوەند و کۆچەر دەچوون مەموو هەندێک شوێنی پێ نەدەزانی وەڵا ئەمنیش هەندێک شوێنان هەبوو نەم دەزانی دەچن شوێنی تایبەت خۆیان هەبوو دەچون ئەمنیش نەم دەزانی ڕێخستن بەرێ بە تۆزێک باسی ئەم حەشار گەوشتانە بکەم ڕەنگە خەڵک بڵێ ئەمانە بۆچی لە ناو هەولێرە ئەم مەسەلەی حەشارگە و پێڵێن وەکری حیزبی لە حیزبی شیوعە تاریخێکی کۆنی هەیە مەم شیوعەکان و بەعسیەکان و لە پەنجاکان چکە وەختە شاخ و ئەم شتانە نەبوو هەموو ئەحزاب لە ناو شارەکان هەبوون لە ناو شارەکان ئیتر خانووی نهێنیان هەبوو مەسەن و بەعسیەکانیش هەیان بوو لە پەنجاکانەوە تا پێڵەن وەکری حیزبی جا ئەمە تاریخێکی درێژی لە حیزبی شیوعە ئەمەی دوایی لە 61 بەدواوە شاخ و ئەوانە هاتە پێشەوە هاتە ناو مەسەلەی خەبات و بەڵام پێشتر هەر لە ناو شارە بوو هەر بەم جۆرە بووە ینی ئەم ماڵانە زۆربەی کەشف بوون ئەمن کاکچەتۆڵێ نەچوونە سەر ماڵەکان شەهید پێشڕەویان لە ماری عوسمانە سووری شەهید کرد کو نەچوونە سەر ماڵەکە ئەو بەو جۆرە شەید برێن ماڵی من چۆن بوو ئەوەی شەهید کۆچەر شەهید کۆچەر لە ماری عەبدوڵڵا شاخی لە ڕۆناچی عەبدوڵڵا شاخی بردبووی ئەمن سجن بووم نازانم لە سجن بووم بەس کە هاتنە مادە گوتان شەهید کۆچەر شەهید کرا ئەو چۆن بوو ئەوە دویان جێڕامەوە نازانمەوەدا لە چێ بووە لە چمارێک عەبدوڵڵا شاخی چوویتە دوی
گوتیتی کۆچەر وەرە بچینە مارێمە کۆچەر لە گەری سووە چوویتە مارێوان داینا لە ماری خۆیان پێ گوتە کۆچەر وا دەچم نانت لۆ دەینم چووە تەمعەن کە گوتی دەچم کۆچەریش لەوێ بووە تەمعەن کە چووە خەبەری دائیرەی ئەمنیدایە ئەمن هاتینە دەورەیان گرتیا وابزانم گوتە مامی عەبدوڵڵا شاخی بووە بابی بووە لەوێ پێی گوتە کۆچەرەوە دەورەت گیرە تەسمیل بە ئەوها دەژێن عەلا گولەکی لەویدایە کابرای کوشتەوە بەخۆی بە سەخانی کەتیا دەمانچەکی دەستکسۆری پێبوو میکارۆفی پێرێن چێت کۆچەر ئەوەی پێبوو شەڕێ دەکا بە دەمانچەکەی مەمۆژ لەگەر مەفرەزەکەی دەبی گاز دەکات دەرێ کۆچەر وەرە لەسەر شەرەفێ من تەسمیل بە هیچت لێ ناکەن کۆچەر پێ گوت بگوت بێت و شەرەفت هەیە عەتام لە شەرەفی تو بێم تەسمیل بم ئێدر شەڕی کردبوو ئاخر گولەی پێما بوو گوتان لە سەری خۆیدا بوو خۆی کوشت بوو بەریدەکەشی ئەوەی سوتانی بۆ دڕاندی بە نش گوتان لە ناو دەوی بوو وەچ بە مردی تیش ئەو بەرید و شتێ عیزبی پێ بوو ئەوە ئەوش لەوێن دەرێ ئەویش شەید کرد ئەو دە لە بەر شەیدکردنیویش ئارام و مامەسەڕەوەنتان لە شاریمان ئەوە هەر لەو گروپی ئەوانیش وانە شەید کۆچەر بەرێ پێکەوە بوونە سێ کەسە پێکەوە من کۆچەر و ئارام و ڕەوان هەر سێکیان پێکەوە بەڵام ڕۆشە بوو هەر سێکیان پێکەوە هەریەکە دەچۆ ماڵەکی ئێستا بینەوە سەر ئەوەی کە تۆ ئیتر لە ئەمن چەند مای تۆ لە ئەمنی هەولێر لە ئەمنی هەولێر مانگێک مامەوە سێ مانگی لە ئەمنی دوو مانگ لە ئەمنی عامەی سارەک و مانگەکی لە ئەبوو غرێبی سارەک و 4 مانگ ئەمن گیرم بە هەمووی ساڵێک و 4 مانگ بەرێ ئەو مانگەی کە لە ئەمنی هەولێر بووی تحقیقیانە کرد بۆی بەرێ 4-5 ڕۆژان بەچی گیرم 4-5 ڕۆژان ئێواران بانجان نەکردم دایان گوت وەرە قسەی بکە بەرت دەدەین ئێدەم گۆ قسەی دەکەم بە سبرێم بوختان بەچێ بکەم دایان گوت پێمان برێ کادیرەکان لە چێنە ئەو لە شەم نیشەدەم گۆ نازانم ئێتر بڕەتیان ئەوە دەکردم ئەزیەت دەدام و ڕەوانی زۆریان دەکردمەوە دوای مانگێک ئەنجا ئێوەیان پر بۆ بەدا دوای مانگەکەینێ لە هەولێرێ خەرچیان ڕمی دەکرد لە معسکەری دوای مانگە چ ڕۆژێک بژێرزەمینیش بوو ئەو سەردانەکە دەرکەی کرد و لە ناو سدن لە ناو غرفە ئینفرادەکەی گوتە ڕوود بسڕێنە ڕوود لە دەرکەمەکە چای بەستامەوە کە لەم چێ لەسکردم بەتانی بوو نازم چ بوو بەسە سەری دادام وەڵا گوتم بە قورعان ڕەنگبی بمبەن ڕمی بکەن وەڵا سارە چەند ڕاگرت بۆ ئەمدان لە ناو درێژ کرد و عەبدوڵڵاشان هینا و عەبدوڵڵاشان لەگەرە من درێژ کرد هەر لە بن پێ خۆیان ئەوە پێیان لەسەر پشتمان دانابوو ئێت سارەکە ڕۆی عەبدوڵڵا قسەی دەکرد دەگوت لا ئیلاهە ئیلا الله یەحیا اعتراف نەکەی گوتم عەبدوڵڵا من هاشام لە توش کردێ گوتم نایناسم ئیتر بە شەق و ئەوە پێلەقەیلیاندا دانگۆ قسەی مەکەن ڕۆشتین ئەمە گوتمان ڕێنبی لۆ هەیئەی کەرکووچێ بووی هەر ڕۆشتین لە کەرکووچێش ڕەت بووین لۆ ئەمنی عامەی بەغداد وەڵا چوون وەڵام نەمزانی ئەمنی عامەیە لەوێ جەماعەت گوتان ئێرە ئەمنی عامەیە بە چ سارێک ئێوەیان بر بۆ لە گرۆزەر بوو ئێوەیان هەر ڕاکیشا بوون ناو هەر لە ناو سارێ ڕاکشا بووین عەتا بەغدایە عەتا بەغدایە ئەمن و عەبدوڵڵا ئەو هەر ڕاکشا بووین لە بن پێیان بە کەلەپچەی ئارێ وەڵا کەلەم چەشمان لە دەستی بوو چاویشمان بەسترا بووە عەتا ئەمنی عامەی بەغدایە گەویشتینە ئەمنی عامەی بەغدایە ئەو زابطەی تحقیقی لەگەرەکردین بەدەنجی ناسیمەوە گوتی یەحیا چۆنی ئەمنیش گوتم باش نیمە چاوم دێشی وەڵا گوت چاوی بکەنەوە چاویان کردمەوە و مەقسەدێک لەوێ بوو گوتی بڕۆ دەست چاوت بشۆ دەست چاوم ششت و گوتی شەی بدەنێ پرسی شەکە و وەڵا ئەمنی بردە زۆرێ ئیتر وەچم عەبدوڵڵا پێشم برد بە زۆرێ دانیشت بوو ئیتر وەچی لۆم جەرا گوتی سەلامی لێ بکەوە ئەمنیش مەرحەبای عەبدوڵڵام کردەوە لە قولینسکەکەی لە پشت مێزەکەی سیلاعەکان دانرا بوو شوعی ناتۆیان هەبوو سیلاعەکەم ناوی ناتۆ بوو زۆریان هەبوو شوعی ناتۆیەکان لێ بوو چاوم بە چەکەکان کرد بەڕاستی نازانم برێم چ یعنی ئەینێ گوتم بە قورعان داودوان لێرەنا کە چاوم بە چەکەکان کرد زابت ئەمنەکە گوتی ناسیەوە گوتی ئێستا داود دێتە لات مەرێ ئەمن جیرایمە برێ ئەمن بوویمە ئەمن بەس لە بە خەفەتێت و ڕدێنم هێشتا ئەوە ڕدێنمەوەن داات بوو ئەمنیش گوتم لۆ سەیدی داود لە کنەتووە
وڵا وایە دەمانچەکەی داودی دەرینە چادە خۆش گوتەوە دەمانچەی داودیە وڵا داویدانی ناکە لەمچە لە دەستی و دیزدا شەو داود گوتی یحیە چ دەکەی لێرە گوتم وەڵا جیرایمە ئێلۆ گوتم وەڵا ئەمنیان گرتە گوتە زا بدەم لەکە یحیاتان لۆ گرت یحیا چیشی لەسەرمە من بابم هەیە مەسئولمە یحیا ماری جیازە و ژنمە گوتی نە ئەتوو ئارام بووینە مخەڕیب هەرچی چی دەکەن گوتی عەموس و چی یحیایە ئەمە دەزانی یحیا چ دەکە ئیتر بڕێک دانیشتین و داود گوتی یحیای ببەم لەگەرە خۆم گوتی بیبە وەڵا ئەمنیان برد لەگەر ئەوەی عەبدوڵڵا لەوێ بەجیمە بەس پێشی داود با قسەی لۆ من عەبدوڵڵای کرد گوتی ئەمە ئەنگۆ بەرە دەین مەجبور بە چەکی حیزبی شوعی نینە بەرتان دەدەن گوتی عەبدوڵڵا ئەو چەکانت دەدەمێ بە سارەکەی خۆت دەبێ دەوازنەکانی دەشتی هەریرێ تۆفیق هەریری گوت تۆفیق هەریری دێتن چەکەکانی تەسمیلی دەستی دەکەی و دەنێرتەوە لۆ حیزبی شوعی گوتی عەبدوڵڵا ئەوە دەکەی ئیتر گوتی بەردەبن ئەنگۆ ئەوە سەید ڕێز عەفووی دایە و بەرە بن و جەری دەشی دانێ دەماخیندەوە نازام عەفوەکە ئیکەینێ بوو نەمان دەزانی گوتەوە گوتی بەردەبن وەڵا ئیتر ئەم چوومە کن داودوان لەوێ جەماعەت لە ژۆرە بوون لە دوو غورفان بوون جەماعەت ئەو عەلا لە غورفەکەی داودی بوو گوتم کورە عەلا نەرێ ئەمن لە مارەی یحیای بوومە کورا لێمان گەڕێ ئاخرە منەوە ئەوەندە جێ و گیرام گوتم بەرێ لە مارەی یحیای مە عەلا گوتی کورە کەس ناوی توی نەینایە ئەتوە دەزانی شتەکە لەسەر ئەوە ماوە کە ئەو برادرانن دەڵێن لە ماڵی ئەوە بووینیان نا ئەمن هەمووی دەزانی هەموو دەستەکەی هەمووی دەزانی بەس من نەمزانی ئەوە هەمووی دەزانی گوتم مەرێن لە ماری یحیای بووینە ئادی گوتم ئالاساس بان نەرێن ئالاساس ئەمنۆم دەزانی ئەمنەکان نازانن لە مارێمە بووینە گوتم با ئەعترافم لەسەر نەکەن گوتیان کەس ناویتونێنە وەڵا لۆ سبەینێ ئەمنی گاز کردەوە سبەینێ شەوێلەکن داودوان بووم ئیتر کە ئەو قسانی لۆتو دەجێڕمەوە ئەوە هەموو داود و مامۆستا عەبدولحەمید و فەهد ئەلیاس و زوهێر بەهنام لە ژۆرەج بنەوە ئەوانە هەموو مۆزوعەکە ئی زوهێروان ئەوان لەوان جێڕامەوە گوتیان کە ڕەشۆ ئەمەی برتە هیناینەوە ئەمەی برتە ئەمن و هەموویان زانی داود جێڕایەوە گوتی ئەو ها گیراینە و ئەو هامان بەسەراتێ وەڵا سبەینێ ئەمنی گاز کرد زابتەکە گوتی یحیا گوتم بەرە گوتەوە عەبدوڵڵاش قسەی خۆی کرد و ئیفادەی خۆی دا بەس ئەتومای جەماعەت با تاخیر نەبن بەریان دەدەین دانێرینەوە هەولێرە قسەی بکە ئەمنیش گوتم بەسەر چاو چ برێم گوتی چێ لە هەولێرێ لەگە حیزبە و کادیرەکان لە چێنە ئەوە هەر گوتم نازانم هەروێ گو هەر گوتم نازانم وەڵا گوتی ئێستا داودی دەینم لە پێشت و بە پانکەیوە دەکەم ئێتر شەقی پێراوی دەهات چووە دەرێ دیار بوو نازم چۆ دەرێ لە ژۆرە پیاسەی کرد وەڵا دەمەچ بێت و هاتەوە ئەمنی لە بن مێزەکەی خۆینا ئەوە دانیش مێزەکی گەورە بوو ئەمنی لە بن مێزەکەینا لە پێشە خۆی و داود و بڕیاری هینە گوتی بڕیار یحیا چەند جاران گۆی لە هەولێرێ دیتە وەڵا بڕیاریش گوتی یەک جار داود خۆی لە بڕیاری ئەوە کرد تۆڕە کرد گوتی لۆ بە دەرێ یەکەنی ئەمەی دیتە لە هەولێرە نا بڕیار گوت دوسێ جار ئەمەی دیتە داود گوتی لۆ بە دەرێ یەکەنی ئەمەی دیتە وەڵا گوتی لەسەر خۆ داود لەسەر خۆ ئەدی چەند جار وەڵا داودیش گوتی یحیا یەک جار ئەمەی دیتە لە هەولێرە وەڵا ڕاست ئەوانی دەرکردە دەرێ و ئەمنی دەرینە لە بن مێزەکەی گوتی جێ لە قسەکانیان بوو گوتم بەرێ گوتی بڕیار خزمتانە بوختانت پێدا دەکا بەس داود براتە بوختانت پێ دەکا گوتم نەخێر بوختانم پێدا ناکاتن گوتی دەتزانی داود و گوتم بەرێ مخەڕیبە گوتم بەرێ شوعیە گوتم بەرێ گوتی لۆ نەهاتی خەبەر دەی گوتم سەیدی کەسەی ئیخباری لە برای خۆی بکە ئەو هەمگۆ گوتم کەسەی ئیخباری لە برای خۆی بکە وەڵا ڕاست گوتی وەرە ئەوانەی هەموو نووسی بوو ئیمزا و تەسەتر عەلە مخەڕیب گوتی مخەڕیبت شاردەوە نازانم ئێستا بەڵام لە زمانی بەعس تەسەتور ئیتر ئەویش جەریمەیە بوو ئەدی جەریمە بۆ چ تاوانبارەکەت دەشاردەوە تەسەتوریانی شاردنەوەی زانیاریە کە تۆ زانیارێک ناچی بەرێ ئەوە باشە قەزەکی تۆ سووک بۆ لە چاو تۆ مەسەلەی ڕێخستن و
ئەوانم نا لەگەر ئەوە نەبوونا بەس ئەو برادرانی تر کاک یحیا ئەشکەنجە درابوون بەرێ بە تایبەتی داوت جەماعەتیان گوتانەوە وەچەمچم گوتان ئەوە 2 ڕۆژە پێچا بگوتە لە ناو ئاوی کورای نییە پێیان لە ناو ئاوی کورای نبوو چکودا هەر ئاعترافیان نەدەکرد داوت گوتی بەس لە چتەکی هەر زۆریشان لێ دەدان کە ئاعترافمان نەدەکرد گوتی مەمۆ داهات دەگوت ئەوەتان کرد ئەوەتان کرد ئەوەتان کرد مەمۆ هاتووە بەرامبەر هەموو بەچەمە لێ بوو 2-3 دار داودیان گاز دەکرد داود دەڕۆی داهاتەوە دەمگوت چ بووە داوت دەگوت مەمۆ هاتبوو قسەی لەگەکرد بوو گوت بێت داودی ئەتوو دەبەمەوە بەرت دەدەم بەس نابی لە هەولێرێ لە من زیابیەوە تەبعاً لۆ ئەوەی بوو داود لە گەریبی بگەڕێ کادیرەکانیش ببینەوە ئەوانیش بگرن ئەو زانیشدا داودیش پێ گوت بگوت بیمەمەوە ئەتو ئەم بەرنادەی لەبەرەوەی ئەتو ئەمن دەناسی ئەمن بەر ببم دەتکوژم بچە خاریجیش دێمە دوو هەر دەتکوژم لەبەر ئەوەی دەشم ناسی ئەمن چمە ئەتو ئەم بەرنادێ بەس وازمان لێ بینە لۆ خۆمان دیفاع لە خۆمان بکەین وازی ئێتی نەدەنە لۆ نمونە داود و ملازم ئارام ئەوە چەند دانا بۆ لە سەسکەی لۆغمەک مەمۆ هەموو قسەکانە لەکەم مەمۆی کرد بوو مەمۆش هەمووی بە دائیرێ ئەمن گوت ئەو جای سبا باسێکی ئەوەش بکەین ئەو حادیسەیە کە باسیەکەی ئارامی تا شەهید بوو وایە کوڕێک بوو ناوی ئارام بوو شەهید بەرێ ئارام خەرچی مەغموری بوو بەرێ ئەوە پێشگرتنی تۆ پێشگرتنی جەماعەتیش بووە بزانم وایە ئەم نەگیرا بوو چکو ئەمن کە گوتیان ئەوانە لە سەدەعدەی سکە قەتاری گوتان کەشونە گوتان هۆریشان شەهید کرانە ئەمن ئامۆزایەکەم ناوی خەسروێ معاون ئێوە چۆن هەر ئەو وەختی ئەمەی کە ئێستا باسێکی حەزەکەم ئێستا بەوردی بۆم گێڕیت بەڵام وەختێک 2 پێشمەرگە بڕیارەدەن بڕۆن چالاکیەک بکەن ئەمن پێش ئەوان ئاگای لێیە چۆن گومانیان نەکرد کە ئەم زانیاریە چۆن ڕۆشتووە مەمۆ ئاگای لەم شتە بووایە تەبان بە مەمۆیان گوتی بۆ قسانەکەم مەمۆی کرد بوو گوتیان دەستین ئەوها دەکەن بەڵام ئەمن زانی بووی مەمۆش بە ئەمنی گوتیوە ئەی بۆ هەر ئەو وەختە شکتان نەکرد بۆ ئەو برادرانەی تر شتشکە کە قەول بوو بە تەنکەری بیان بە کەشب بوو عومەر حەسەن هات کەمینی داناوە گوتی وا شوعیەکان لە ئەو خەسروێ ئامۆزام معاون مستەشار بوو بەس ئامۆزام بوو هات خەبەری بدامێ گوت کوورە یەحیا جەماعەت لە تیفاوە هەبوو لە سەرڕێ مەغری دەزانی لە سەرڕێی مەغموری گوتی دائیرێ ئەمن خەبەری دایتە عومەری کەمینی واسین دادەنێنەوە لە کن مازی داوای شوعی بە تەنکەری بەوێن دەرێدادن داگرین قرار بوو بە تەنکەر بیان بەرێ قەول بوو قراری دابوو تەنکەری نەفتێنەوە تەنکەرە گەورەکان لە ناو تەنکەریان بنێ و ڕاست بە تەنکەری بیان بە بیان بە بۆ داری على ئاساس قوتاریان کە بەستەب عندێ بردە عوشەی ئەمن وەڵا لە عوشەی ئەمە خۆیان دەدیتەوە برێ ئەتو ئەودا کەشب بوو عومەر حەسەنات کەمینی دانا ئەمە چوین جارێک ئەمن و چەتۆ چوین ئەو جارە محەممەدی و برای ئەبوو ڕاستی و بابم چوون باشە هەینێ لۆ شکمە ناگوت ئەوە کوو کەشب بوو ئەخر یعنی دەبا بزان کاکە گەشتیان لە مەمۆز نەبی شتیان لە یەکێک بە لە جەماعەتەکەی خۆیان بیان گوت با کاکە یان لە ڕێخستنەکان کاکە دەبیەک خەبەرەشی دابی ئەمە بە تەمانە بە تەنکەری بڕۆین دائیرێ ئەمن کوی زانی وانە هیچ شک لە کەس نەکرا ئەگەر شک بکرا بە ئەوە چیان دەکرد ناوەڵە شتیان لە کەس نەکرد وەڵای عەجایبە کاک وانە بەڕاستی گۆرە وەڵا ئەتوێزە بەم نگو گوتەندە قسەت کردەوە گوتم دەبی لە بەزەوە قسام چکو بەڕاستی و قسانە یعنی بە زەرەری خۆمان و حزب دەشتێتەوە کە ئەو قسانە ئەمن دەکەم بەس بە خودای ئەو هابوو ئەدی ئەمن عەر بە خۆم ئەوەکەی خۆم دەرێم کە ئەوەندە شوێنەی پێکردم لۆ ئەوە نەکرد جارێک ڕەشۆی برای مەمۆی ژن گواستنەوە کە بوو لە لای منتیقەی زرارەتی ئەتر کراشکۆفەکەی داودی برد بوو لێ سپرینگەکەی لێ دەری نابوو لەو داودی هینابەوە داوت تۆشتەمەشا دەکا کراشکۆ بێچکە جوابی لۆ نەگوتە ڕەشۆ ئەو سپرینگەی ئەو ڕۆنەینەوە دەتکوژم سپرینگەکە لۆ هیناوە باشە لۆ دیسان گومانەشی لێ نەکرد برێتن ئەتۆ سپرینگی کراشکۆفی منت دەرینا یعنی زۆر بەلگە هەبوو زۆر بەڵگە وەنیا بەلگەی گەلک زۆر هەبوو کە ئەو کابرا ئەوە هەر ئینسان تۆزێک حەزەر بکە
ونیا اخازدان پێشمەرگە بوو پێشمەرگە حیزبی شوعی لە ناو شار و حیزبی بەعز بەو تند و تیژەی دەبا زۆر ئازار بن بەس یعنی لەو پەڕی ئێهمالی بوو ئارەوە کاو یەحیا لێرە ڕاوەستین لە ئەڵقەی داهاتوو باسی ئەوواکەین کە ئیتر دوای لە ئەمنی عام بزانم چۆنە ڕۆنە دادگا باسی ڕۆژی دادگاکەین ئەمە لە ئەڵقەی داهاتوو باسەکەین کاتێکی خۆش بۆم لە یەک تا ئەڵقەی داهاتوو